ئاکشن! لە ڕابردوودا بە ئامێرە سەرەتاییەکان و زۆر بە هەژاری دەستمان پێکرد. ئێستا سینەمای کوردی لە گەشانەوەدایە، لە داهاتوودا دەبێتە ئومێدی هەمومان. هەر میلەتێک سینەمای نەبێت لە شارستانیەت بە دوورە. پرۆگرامی کلاکێت سەکۆیەکە بۆ بینینی فیلمە کوردەکان. لەگەڵمان بن. سەد ساڵ دواکەوتنمان لە سینەما گڕوتینی پێبەخشی. ئێستا فیلمە کوردیەکان پێشبڕکێی فیلمە جیهانیەکان دەکەن. کلاکێت بەم زوانە.